تەشریفێنانی جەنابی مام جەلال زۆربەی یەکێتەکان خۆیان دەڵێن حیزبەکەیان بێ مام جەلالی پێوە دیارە. لا دەرەوەی یەکێتیش زۆر کەس هەمان بۆچوونیان هەیە. تاڵەبانی بۆ ماوەی 37 ساڵ بڕیاردەری یەکەمی یەکێتی بوو، هەرچەندە لەو 37 ساڵەشدا بەهۆی بوونی باڵ و بۆچوون و ئاراستەی جیاوازەوە یەکێتی تەنیا 3 کۆنگرەی بەست. هەندێک لە سەرکردەکانی پێشووی یەکێتیش تاڵەبانی بەوەکاری سەرەکی هەندێک لە کێشەکانی ناویەکێتی دادەنێن، بەڵام بە بۆچوونی زۆرێک لە یەکێتەکان خۆیان تاڵەبانی توانی بووی باڵ و ئاراستە جیاوازەکانی ناو حیزبەکەی ئیدارە بکات. لە سەردەمی تاڵەبانیدا باڵ و ئاراستە و کەسایەتیەکانی ناو یەکێتی لانیکەم لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە کێشەکانی خۆیانیان بۆ ڕایگشتی ئاشکرا نەدەکرد. بەڵام لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانیەوە کێشە ناوخۆیەکانی یەکێتی زیادی کردووە، جەمسەر و باڵی نوێ دروست بووە. ئەندامانی سەرکردایەتی و کادیرەکانی ئەو حیزبە لە میدیاکانەوە بە ئاشکرا لە دژی یەکتر لێدوان دەدەن. کەسایەتی و باڵ و ئاراستە جیاوازەکان هەر کامەیان بە بەکارهێنانی هێز و دەسەڵاتی خۆیان هەوڵ دەدەن پێگەی خۆیان لە ناو حیزبەکەدا قایمتر بکەن. لە دیمەنە گشتیەکەدا بەڕواڵەت 2 ئاراستەی جیاواز هەیە. ئاراستەیەکیان هێرۆ ئیبراهیم محمەد سەرکردایەتی دەکا و ئاراستەی دووەمیشیان جێگرانی سکرتێری گشتی واتە کۆسرەت ڕەسوول عەلی و بەرەم ساڵح سەرکردایەتی دەکەن. بەڵام ماوەیەکە ئەو دوو باڵە لێک نزیک بوونەتەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان دەدرێت. هێرۆ ئیبراهیم محمەد تاوسەری تاڵەبانیە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە، بەڵام ڕەخنەگرانی دەڵێن لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانی وەک کەسی یەکەمی یەکێتی مامەڵە دەکات. تەنانەت هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی لە ماوەی ڕابردوودا تۆمەتباریان کردووە بەوەی دەستی بەسەر سامان و داهات و هەروە هێزی سەربازی یەکێتی داگرتووە و ڕێگرە لە بەستنی کۆنگرە. هەرچەندە هێرۆ ئیبراهیم محمەد خۆی چەند جارێک سەرجەم ئەو تۆمەتانی ڕەت کردوێتەوە. کۆسرەت ڕەسوول عەلی جێگیری یەکەمی سکرتێری گشتیە. باز لەوە دەکرێت نزیکەی 5000 پێشمەرگەی هەیە کە بەشێکیان لە ناو لیواکانی سەرۆکایەتی هەرێمدان. لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانیەوە ناکۆکی قوڵ کەوتۆتە نێوان کۆسرەت ڕەسوول و هێرۆ ئیبراهیم محمەدەوە و چەندین جار ڕاگەیەنراویان لە دژی یەکتر بڵاو کردوێتەوە. ساڵی ڕابردووش لە درێژەی ئەو ناکۆکیانەدا کۆسرەت ڕەسوول لەگەڵ بەرەم ساڵح باڵی ناوەندی بڕیاریان ڕاگەیاند. بەرەم ئەحمەد ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا پەیوەندیەکی بەهێزی هەیە، بەڵام لە ناو حیزبەکەیدا لەم ساڵانەی دواییدا پەراوێز خراوە. تەنانەت بەوەی ناکۆکیەکانی لەگەڵ هێرۆ ئیبراهیم محمەد بەشداری کۆبوونەوەکانی مەکتەب سیاسی حیزبەکەی ناکات. مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتیە. لە چەند ساڵی ڕابردوودا بەرپرسی زۆربەی وەفدەکانی یەکێتی بووە بۆ دانوستان لەگەڵ لایەنەکاندا. لەگەڵەوەی لەسەر باڵی هێرۆ ئیبراهیم محمەد حساب دەکرێت، بەڵام چەندین جار ناکۆکیەکانی لەگەڵ بەرپرسانی دیکەی حیزبەکەی بە میدیایی کراوە. هەر لە ناکۆکیەکانی لەگەڵ شاناز ئیبراهیم محمەدەوە بگرێت تا ڕەخنەکانی لە ڕێکەوتنە سیاسیەکەی یەکێتی و گۆڕان. لەم دوایانەشدا لەسەر پرسی نەوتی کەرکووک ناکۆکی کەوتۆتە نێوان ئەو نەجمەدین کەریمەوە. لاهور شێخ جەنگی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتیە و بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمە. لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانیەوە لە ڕووی سیاسیەوە زۆر چالاکە و بەوتێ هەندێک لە شارەزایانی کێشەکانی ناویەکێتی. لاهور شێخ جەنگی لە زۆربەی ئەندامانی مەکتەبی سیاسی بەدەسەڵاتترە و یەکێکە لەو کەسانەی لە ناویەکێتیدا قسەی یەکلاکەرەوە دەکات. باڤڵ تاڵەبانی کوڕی گەورەی تاڵەبانی و لێپرسراوی کاروباری دژایەتی تیرۆرە. هەرچەندە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نییە، بەڵام ماوەیەکە بەشداری لە کۆبنەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکەی دەکا و ئەندامی وەفدەکانی یەکێتیە. لەم دوایانەدا هەوڵی لێنزیکردنەوەی هەردوو باڵی ناوەندی بڕیار و زۆرینەی مەکتەبی سیاسی داوە. نەجمەدین کەریم ئەندامی مەکتەبی سیاسی و پارێزگاری کەرکووک ناوبراو لەسەر باڵی هێرۆ ئیبراهیم محمەد حساب دەکرێت، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا کەوتۆتە بەڕەخنەی ئەندامانی حیزبەکەی بەوەی لەسەر نەوتی کەرکووک لە پارتیەوە نزیک بۆتەوە. ئاسۆ مامەند ئەندامی یەدەکی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتیە. ئاوکات بەرپرسی هێزە ڕەشەکەی یەکێتیشە لە کەرکووک. لە ماوەی ڕابردوودا هێزە ڕەشەکەی جوڵاند بۆ ڕاگرتنی هەناردەکردنی نەوت لە شاری کەرکووک. محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسیە و لە گەرمیان باڵادەستە. بۆ نمونە ڕێگری کرد لە جێبەجێکردنی بڕیارێکی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و خەسرە و گوڵ محەممەد ئاسایشی هەرێم بۆ گۆڕینی بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان. جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە و بەرپرسی هێزەکانی هەفتایە لەگەڵ باڵی ناوەندی بڕیارە. ئەندامی زۆربەی وەفدەکانی هەرێم بووە بۆ کۆبنەوە لەگەڵ ئەو وەفد و بیانیانەی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش سەردانی هەرێمیان کردووە. لەلایەکی دیکەوە لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانیەوە هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی ڕۆڵیان لاواز بووە. لەوانە عەدنان موفتی، ئەرسەلان بایز، ئیماد ئەحمەد و عومەر فەتاح.
ئەمانە بەشێک بوون لەو کەسایەتی و باڵ و جەمسەرانەی کە هەر کامیان هەوڵی بەهێزکردنی پێگەی خۆیان دەدەن لە ناو یەکێتیدا. بەشێک لە شیکەرەوانی دۆخی یەکێتی هۆکاری سەرهەڵدانی ئەو هەموو باڵە دەگەڕێنەوە بۆ ئەوەی لە دوای تاڵەبانی کەسێک نییە هەمویان کۆ بکاتەوە و یەکێتی وەک سەردەمی تاڵەبانی بکاتەوە حیزبێکی خاوەن بڕیار.